سڵاوتان لێبێ. بەیەکەوە ژیان و یەکتر قوبوڵکردن یەکێکە لەو بەها گرنگانەی کە کۆمەڵگایەکی تەندروستی لەسەر بنیاد دەنرێت. ڕنگ و پێک هاتە و بیر و بۆچوونە جیاوازەکان نیشانەی دەوڵەمەندی کولتوری کۆمەڵگایە و دەبێ وەک سامانێکی دەگمەن سێری بکرێت. کەواتە چۆن دەتوانین کولتوری لێبوردەیی و یەکتر قوبوڵکردن بکەینە نۆرمی ژیان و بە جۆرێک لەگەڵ جیاوازیەکان ڕێکی بخەین کە بەریەککەوتن و توندوتیژی و هزری و جەستەیی بگەێنێتە کەمترین ئاستی خۆی. لێرەوە دەپرسین ئایا سیستەمی پەروەردەیی ئێمە تا چەند توانیوێتی لەسەر ئەم تەوەرە گرنگە کار بکات و لێبوردەیی و یەکتر نەسڕینەوە بکات بە بەشێک لە بەرنامەی پەروەردەیی خۆی. خێزان وەک دەستگایەکی گرنگی کۆمەڵایەتی چ ڕۆڵێکی هەبووە و خێزانی کوردی بۆ خۆی هەڵگری یەکتر قوبوڵکردنە یان سەرچاوی هزری توندوتیژیە. پەروەردە و کولتوری لێبوردەیی تەوەری ئەم جارەی بەرنامەی ڕوانگەیە بە میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا نەوزاد جەمال، مامۆستای زانکۆ، سعید حەمەد ئەمین، توێژەری کۆمەڵایەتی، هەروەها لە کەرکووکەوە فایق سعید پسپۆری بواری پەروەردەییمان لەگەڵدایە. پێش ئەوەی بچینە لای میوانەکانمان بەیەکەوە بینەری ڕای چەند هاوڵاتێک بوو. دیارە جگە لەوەی لێبوردەی پێشنەیەکی مێژووی هەیە و ئاینەکەیان ینی گرنگی تەواویان پێداوە. ئێمە وەکو لە ڕووی پەروەردەیەوە دەبێت ئەو لێبوردەیە بچەسپێنین زیاتر بە تایبەتی تر لە شاری کەرکووک ئێمە کۆمەڵە تایبەتمەندی خۆمان هەیە ئەوشەوەی کەوا فرێنەتەوەیە عەرەبی تیا دەژی تورکمانی تیا دەژی ئاینەکان بە جیاوازی مەسیحەکان ئەمانە کاکەی تایە شیعە و سوننە و ئەو هەموو مەسەبەی تایە هەمووی تا ئێستا توانراوە یا بە شێوەیەکی جوان بەیەکەوە بژین ئەمانە نمونەیەکی زۆر جوانن بۆ لێبوردەی لە نێوان نەتەوەکان و ئاینەکان. ئەگەر ئێمە لێبوردە بین ئەبێ هاوڕێکانمانش لە بەرامبەرمان لێبوردە بن. ئەگەر من هاوڕێکم کرد لە بەرامبەر هاوڕێکانم ئەبێ هاوڕێکانم هەمان هەڵە نەکەن بەرامبەرم بەڵکو لێم ببوورە کە پێشکەوتووە بین لێبوردەی کارێکی زۆر باشە. پەروەردە زۆڕووکە عنیکە خێزان وەک جوۆکی دا ئەم هەر زۆڕوکی نیۆخۆ ئەم ڕۆبووینە و سەر پەروەردەکە جۆن و عنیکە بیتمە هەندێک جیرۆن و برۆدەر هەنە بیت ئیس عاشمە نەکرد بیت و ئەم سەر پەروەردەکە جۆن یەت ڕۆبووین و هەروەسۆ چ فارقی نینە ئەگەر جیرۆنی مرۆڤی فەڵڵەبی چ ئێزدی بیت بێت مرۆڤ وەسۆ و حسابکە زۆڕگێت وەکو ئێکەش مۆلۆ مرۆڤی عنیکە مرۆڤ هیچ جێوەزی نەکرد بەینە زۆڕگێ خویە جیرۆن نەخودا دێ زۆڕکی سۆگەلێکی هێتە پەروەردەکردن شێوەیەکی جوان. بله که مروی شد پروادیت ماناخودا درست کردن در کتاش در به ماناخوشی دلگاه زاروگت خو وقتی تید یعنی چه دوام اگه مدرسه هر جایی که بیتن بچی دیگه تا تربیت نشون کر عائله خدا مال حقیقت تربیتش انشاءات مدرسه جدا وقتی سر که بچین تربیت جیتتن مثلا بس بو تربیتتن یعنی نشان مدا راسته بس ام که چون اساس شغل خود دلگاه همی کیانه تربیت برای بچین که اخلاقی که کیان گل عالمه که مامۆستا فایق سعید لە جەنابتەوە دەست پێەکەین میتۆدەکانی قوتابخانە تا چ حدێک تا چ ڕادێک یاریدەدەر بوون بۆ ئەوەی کە ئەم کولتوری لێبوردەیە بچەسپێت لە ناو هزری مناڵەکانمانە کە لە ئێستادا. من پێم وایە وەکو کارشناسێکی پەروەردە و لە بواری پەروەردەیە کار دەکەم پێم وایە قوتابخانەکان ئێمە بە هیچ شێوەیەک کار نەکراوە لەسەر چەسپاندنی
ئەو لێبوردەیەی کە پێویستە ببێ لە نێوان تاکەکانی کۆمەلگایە. باشە ئێمە کە ئەبینین کوردستان بۆ خۆی تێکەڵاویەکی تیا هەیە لە ناو کۆڵانەکان ئاگەڕەکەکان و مەسیحی هەیە و ئیسلام هەیە و تێکەڵاویەک هەیە لە ناویانەوە کوانی کە باسییان کرد لە کەرکووکەوە. ئایا ئەمە هەر بۆ خۆی شتێکی دروست نەکردو لە ناو خەڵکەکە کە ئەو کولتورە هەبێت، بەڵام ئایا من مەبەستم لەوەیە کە قوتابخانە یاریدەدەرە بۆ زیاتر چەسپاندنی ئەو کولتورە یان عکسی ئەوە؟ دەزانیت چۆنە تقریبا من پێچەوانەیەوە دەبین لە ناو خەڵکەکەی ئەوەی هەیە کە هەیە من و تۆ دەستکاریمان نەکردووە، بەڵام قوتابخانە بەی شێوێ نەهاتووە کار لەسەر ئەوە بکە بۆ بەهێزکردنی ئەو لێبوردەیە. دوای ئەوە لەبەرەوەی کاری قوتابخانە و کاری وەزارەتی پەروەردە کاری زانستیە، پێش ئەوەی ئەوە بکات دەبێت کار لە لایەنی دەرونی با بڵێن دەروونناسی لە ڕوانگەیەکی دەروونناسیەوە بڕوانێتە مەسلەی هاوسۆزی و لێبوردەوەی نیایی تاکەکان. تاوکو ئێستا من لە وڵاتی خۆماندا توێژینەوەیەکم نەبینیوە ڕوانگەیەکی دەروونناسی بدا بە دیاردەی لێبوردەیی بۆ ئەوەی قوتابخانە بتوانێت کاری لەسەر بکە. قوتابخانە هیچ بەرچاوڕۆشنیەکی نییە بەدەر لەو وشانەی کە لە تەلەڤیزۆنەکان ئاوەترێتەوە و ڕێکلامێکی سیاسی بێ ئیزاعی بێ هەر شتێ بە لە ئالایە. پێچەوانەی ئەوە هەیە دووبارەی کە بە پێچەوانەی ئەوەوە کولتورەکە زیاتر تیژی پێوە دیار بێن. قوتابخانە تا ئێستا بەردەوامە لە تونوتیژی، با بڵێن تونوتیژەکە ئەگەر پەیوەندی بە لێبوردەیشەوە نەبێ، پەیوەندی بە نێوان پەیوەندیەکانی نێوان خودی خوێندکاران و خوێندکارانی مامۆستاوە هەیە. توێژینەوە هەیە لەو بوارەیە، من توێژینەوەم کردووە خۆم، ئاستێکی بەرزی تونندوتیژی و یەکتر قوبوڵ نەکردن هەیە و عکسی ئەوە با بڵێن کە لە یەکتری نابوورێ، ئاستێکی بەرزەی لە قوتابخانەکانە بڵێ. مامۆستا نەوزاد ئەوەی کە مامۆستا فایق باسی کرد ئەوە باسی بواری پەروەردەی کرد. ئەمانەی کە لە پەروەردەوە دێنە لای زانکۆ و لە لای ئێوە دەخوێنن، ئێوە بە بینینی خۆتان چۆنی ئەبینن، ئەم ئەنجامە چۆن ئەبینن؟ هەڵبەت وەک تاواکارێک بۆ قسەکانی مامۆستا فایق بەڕاستی ینی ڕاستە کۆمەلگەی کوردستانی کۆمەلگەیەکی فرەیە جیاوازی ئاینی و ئتنیشی و نەژادی و ڕەگەزی تێدایە. ئەمە با بڵین فاکتێکە واقعەکە ڕاستیەکە پێدراوێکی سروشتی مێژووی جوگرافیە. بەڵام لێرەدا پرسیارە گرنگ و جەوهرەکە ئەوەیە ئێم بە چی میکانیزمێ بین ئەم فرەیە ڕێک بخەین، بە چ فەلسفەیەک بین ڕۆحی پەروەردەی و هزری پەروەردەیی ئێمە پڕ بکەینەوە گیانی لێبوردەیی زیاد بکەین لە ناو خوێندکارەکانمانە ناو قوتابیەکانمانە پەرەی پێ بدەین. بەڕاستی وکو مامۆستا ئاماژەی پێ ینی لەوە پێ دەچێت ینی من ئەگەر ئەوەنی بەو چەند ساڵی ئەزمموی خزمەتکردنم هەیە لە زانکۆ ئەو قوتابیانم دەرچوانەی کە لە کەرتی پەروەردەوەیە ناوزانکۆ کاتێک تۆ ئەن بینیت هەز دەکەیت با بڵین گیانی لێبوردەیی کەمە، بە تایبەتی قوبوڵکردنی ڕای جیاواز و ڕای بەرامبەر و بە تایبەتی قوبوڵ با بڵین جیاوازی ڕەگەزی ینی لێبوردەیش نییە لە نێوان ڕەگەزەکانە مەسەلەن نێرومێ ینی سیرەکەیت پێکەواڵکردنیان و توانای تەحملکردنی یەکترێن و چاپۆشیکردنیان سەختە لە نێوان هەمان ڕەگەزەکانیش هەیە. ینی ئەمە معنای ئەوەی درێژکراوەی کولتورێکەیە با بڵین پەروەردەیەکە کە پیا تێپەڕێت. ئێمە لە بیرمان نەچێ خاڵێکی زۆر زۆر گرنگە ئێمە بەرهەم و دەرچووی کۆمەلگەیکی پارجەنگین بەڕاستی ینی ئەو هەموو جەنگە لەناو ئێمە ڕوویداوە ئەو هەموو شەڕەنجێزی و وێرانکاریە ئەمە ڕۆحێکی لێبوردەیی و سنگ فراوانی و چاپۆشی لە ئێمە لاواز کرد و ئەگەر بڵین نەیکوشتووە بە تەواوەتی ئەمە تەسیرێکی زۆر زۆر هەیە ئەبێت لەلایەنی پەروەردەوانی کەرتی پەروەردە پرۆگرامەکانی خوێندن ئیش لەسەر قوڵکردنەوەی گیانی لێبوردەیی و یەکتر قوبوڵکردن بکەن بەڕاستی. ینی ئەوە نەی من کە من ئەزمونیەکەم لە زانکەوت هەلە بەکاندێن و کە لە کاتی وتوێژ و ڕاگۆڕینەوە و پرساکانە ینی هەز دەکەم ئەو لایەنە کەم و کورتی تێدایە بەڕاستی. بەڵێ سپاس. کاک سعید ئەم دیاردەیە کە ئێمە ئێستا باسیەکەین دیاردەیەکی کۆمەڵایەتیە یان زیاتر بەهۆی ئەوەی کە مامۆستا نەوزاد باسی کرد لەبەرەوەی ئێمە هەمیشە لە ناو جەنگا بووین و هەمیشە لە پێش جەنگێکەوە و لە دوای جەنگێکەوەین دیاردەیەکی کۆمەڵایەتیە یان سیاسیە زیاتر؟ ینی مەبەست نەبوونی ئەم لێبوردەیە و ئەم کولتوری لێبوردەیە لە بۆ دەرفەتە من حەزەکەم لە سەرتا ڕوونکردنێ بکەم هەوادار مامۆستا نەوزاد هاوکاریم کالەوەی دەبێت دوو چەمچەمکی لێبوردەی پێکەوە ژیانیان پێکەوەڵکردن جیا بکەین و بەڕاستی کاتێک باسی لێبوردەیەکەی دەبێت ئاکتێک هەبیان فعلێک هەبێت
کە فعلێکی ناچوزانم ئەکرێت نا ئینسانی نە ئەخلاقیان نەگونجاو نەشیاو هەبێت لە بەرامبەرەوە کەسێک لێبوردەی ینی لێی ببوورێ ئەمە لێبوردەیە پێکەوە هەڵکردن تەسامح جیاوازە بەڕاستی ینی تۆ پێکەوە هەڵکردن واتە قبولکردنی جیاوازەکان قبولکردنی جیاوازی سیاسی کەواتە من پێم وایە بێت جەخ زیاتر ڕەنگە بابەتەکەش زیاتر مەبەستی پێکەوە هەڵکردن بێ لەوەی لێبوردەی لێ چونکە تۆ لە پێکەوە هەڵکردن کە تۆ کەسێک ئاینی جیاوازە یان ڕەگەزی جیاوازە گوناحێکی نەکردووە کارێکی خراپی نەکردو تا من لێ ببوورم لێبوردە بم بەڕامبەری ئەو خۆی بیر و باوەڕەکانی وایە قناعەتەکانی بەسمان یەکتر قبولکردن سەبار بەیەکتر قبولکردن ڕەنگە من تۆزێک پێشەوانە بم بۆی پێم وایە بە حکمی ئەوەی کە کۆمەلگای ئەمە فرێ و جیاوازیەکی زۆر هەیە ینی ناکری ئەو ڕێژە و ژمارە نادیدە بگرین کە نزیکی هەشت ئاینی جیاواز لە نێو کۆمەلگای کوردیا هەیە و چەندەها نەتەوەی جیاوازمان هەیە هەر لە کلد و ئاشووری و سوزانم تورکمان و هەموو ئاینە بابرێن نەتەوە جیاوازانەوە بە بوونی عەرەبیشکە لە کاتێکا کە مامۆستا باسی جەنگی کرێمە بەشێکی زۆری جەنگەکان پاشماوەی ینی سوڵتەی عەرەبی و دەسەڵاتی عەرەبی بووە بەسەر کۆمەلگایمە کە چێمە بینین ئێستا کەوان دێن بۆ لایەمە لێبوردەیی هەیە ئەوان پێکەوە هەڵکردن هەیە و تەنانەت لێبوردەیش هەبوو بەو مانای کە من باسم کرد ساڵی 91 وەمانە کە باشە هۆکارەکە چییە کە ئێوە لە پەروەردان مامۆستاش باسی ئەوەی کرد و هەردووکیان مامۆستانەوەزادیش و مامۆستا فایقیش باسی ئەوە ئەکەن کە ئەو لێبوردەیە لە ناو نەپەروەردە و نەزانکۆ نەیتوانیوە شتێک لەوە بکە لە کاتێکە لە کۆمەلگاکە واقعەکە ئێمە فاکتێکەوە لەگەڵ فاکتێک هەیە لە کۆمەلگایمە کە کۆمەلگایکی پێکەوە هەڵکردوو و پێکەوە ژیانی تێدا وجودی هەیە ئەمە فاکتێکە واقعەیە و کۆمەلگای ئێمە لەو لایەنەوە زۆر بابرێن سیمایەکی جوانی هەیە لەلایانی لێبوردیایی پێم وایە ئەوە ڕەنگی لەناو قوتابخانەکانیش و لەناو سیستەمی پەروەردەش ڕەنگی داوەتەوە بۆ ئێمە لە کاتێکی زەمەنی کاتێک ئەگەر ئەو لێبوردەیە هەیە ئەی سیاسیەکان بۆ هیچ شێوەیەک ناگەنە باسی لە شوێنێکە باسی ینی پێکەوەژیان لێبوردەی سیاسیش بکەین بەڵام سیر کە وەزارەتی پەروەردە وەکو ئێستا کە هەیە بەڕێوەبرایەتی گشتی هەیە بۆ خوێندنەکانی دیکە بۆ نەتەوەی دیکە بۆ شێوازی خوێندنی دیکە ئەمە مەبەستیم پێکەوەژیان وە لە نێو قوتابخانەی لە نێو قوتابخانەکانەوە لە نێو شاری ئێمە قوتابخانەی مەسیحیت هەیە تورکمانی هەڵکردن بەڵام حاڵەتی لێبوردەی منیش پێم وایە ڕەنگە بەمانای ئەوەی کە کاتێک لەبەرەوەی تونوتیژی زۆرە ئەمەش ڕەنگە جاری وا هەیە جیاوازیەک دوو کەسی لێکچوش لە نەتەوە لە ئاین لە ڕەگەز لەمانە تونوتیژی بەرامبەرەیەکە و لێبوردەیی کەمە من لەگەرەوەم بڵێن لێبوردەیی کەمە بەڵام لەگەرەوەنی ینی پێم پێت وابی کە ئێمە جیاوازیەکانمان قبول نەبیان پێکەوە هەڵکردن لە نێو قوتابخانەکاندا کەمی کردبی ئەوەی دیکەش بۆ مۆزوعی من پێم وایە بەر لە قۆناغی قوتابخانە ئێمە وێزگەی دیکەی پەروەردەییمان هەیە کە پرۆسی بە کۆمەڵایەتی بوونی تاکی تێدا ڕۆداویش خێزانە و دوجار دواییش ینی خێزان و کۆڵان و گروپی هاوڕێیان دواترینەوە سەر ئەو باسانە مامۆستا فایق بەپێی ئەزمموی خۆتان لە پەروەردە کە لە ئێوە لە وڵاتێکی وەکو سوید دەژین دەتوانن پەنجە بخەنە سەر ئەوەی کە ئەو خاڵانەی کە خەلەل و دەبنەکەم و کورتی لە پەروەردەی ئێمە بۆ مەسلەی ئەو لێبوردەیە چییە؟ بۆ نمونە کەرکووک بە نمونە وەربگرین ئێمە باسی لێبوردەیی بکەین دەبێت یەکەم جار لە هۆکارە سیرکە من وێنە گەورەکە دەبینم تۆزێ من ئەمە وێنە گەورەکە ببینم باشترێکە ئەگەر بمانەوە کار لەسەرمە بکەین ئەگەر بمانەوە کار لەسەرمە بکەین دەبێت ئێمە جارێ هۆکارەکەی ببینین من دەمەوێت تشک بخەمە سەر ڕوانگەیەکی دەروونناسی ئەم مەسلەیە کە تا ئێستا لە نووسینی کوردیە باس ناکرێت لەبەر ڕۆشنایی توێژینەوە ئەم ئەوروپیەکان و بەتابەت ئەمریکەکانی ئەم دوایە کە خوێندومەتەوە بەم شێوەی خوارەوەیە ئەم دیاردەیە قوبوڵ نەکردنی بیرڕای یەکتر هەڵنەکردن لەگەڵ یەکترا تەواو مەسلەیەکی دەروونناسیە لە مەسلەی دەروونناسیە باسی ئەو توێژینەوەنە باسی دەوە دەکا ئەو بەهۆی ئەو شەڕ و جەنگ و دیمەن و تونوتیژی چ لە ناو خێزانەکان چ لە ناو تەلەڤیزۆنەکان ئەو منداڵانە و ئەو خەڵکانەی کە دیمەنی ماڵوێرانیان بینیوە تەقینەوەیان بینەوە کە
کردەوەی ترۆریستیان بینی و هەتا دوایی کە من ناوی دەنم ئاڵوودەبوون بە کەشوهەوای جەنگ هەر هەموو ئەمانە کاریگەری لەسەر تاکەکاندانە لەسەر چوار ئاستا یەکەم ئاستی پەیوەست بوون ئەمەش پەیوەندیە بە تیۆرەکانی پەیوەست بوونەوە دوو ئاستی پرۆسۆسیال بەو مانایی هاوسۆزی لەگەڵ کەسانی دەکەیە تێگەیشتن لە پێداویستی کەسانی کە و هەڵکردن لەگەڵیان لەلایەک سێمەوە کاریگەری هەیە لەسەر دروستبوونی قەناعەت و مامەڵەکردنی بەرامبەر و مۆراڵ و ئەخلاق لە لای تاکەکانە لەسەر ئاستی چوارەمیشا پەیوەندی ڕێژەیی هەیە لە لای خوێندکار کە گەورە دەبێ ئەو ئاستا ئەم چواراستا دەتگەینێتە چی تۆ تێگەیشتنت نییە ئەوانەیە ئەو تێکەڵ بوون بە کەشوهەوای جەنگ کە ئێمە کوردستان مەسەن لەوەتی هەم منەوەی خۆم بیرمە هەر لە جەنگەوە تێوەگلاوین تێگەیشتنی نییە بۆ پەیوەندی کەسە نزیکەکان کە لە چوارچێوەی توێری پەیوەستبوونا هەیە واتە تێگەیشتنی نییە بۆ پەیوەندەکانی دایکی خۆی کە نزیکترین کەسە لە منداڵی کۆرپەوە بە ئاستێکی دیکەدا لەسەر ئاستی پرۆسۆسیال یعنی هاوسۆزی نییە لەگەڵ کەسەکانی تێگەیشتنی نییە بۆ نمونە ئێستا تۆ ببینە کۆمەڵە سیارە بەدوایە کاڕیز بوونە لە ترافیک لەبەر هۆکارێک لە هۆکارەکان سیارەکەی پێشی ڕادەوەستێ هەموو تووڕە دەبێت لە یەکتری هەمووی قسە دەبێت یەکترکە تووڕە دەبێت شەڕش بە یەکتری دەفرۆشێ ئەمانە هەموو دەنجامی چییە دەرەنجامی ئەوەیە تۆ بەهۆی جەنگ و شەڕەوە کاریگەری لە مێشکی تۆ کردووە و تۆ لە ڕۆڵی پەروەردە لێرە چییە ڕۆڵی پەروەردە لێرە چییە ئەوەی کە پەروەردە نەیکردووە چییە کە دەبوایە بیکەنەوەلۆژیکیە لەبەرەوە ناتوانانی تێگەیشتنت هەبێ بۆ بەرامبەرەکەم کە قسەیە دەکا لە بریەوەی من تێگەیشتنم بۆ پێداویستەکانیەوە بێ هەڵکەم لەگەڵیا ڕاکەی قوبولکەم سنگەری لێ دەگرمەوە ئەمە ڕوانگەیەکی دەروونناسیە بۆ ئەو مەسەلەیە و جەنگ بەرپرسیارێکی زۆر سەرەکیە لە مەسەلەیە ئەمە بە کورتی ئێستا ئەمەی کە بە ڕێزت باسیەکەی ڕەنگی داوەتەوە لە ناو پەروەردە یان لە ناو میتۆدەکانی خوێندنە بەڵێ بە زۆری باشە ئەرکی پەروەردە ئەوەیە کە کاریگەری کۆمەلگا بکەوێتە سەریان ئەو کاریگەری لەسەر کۆمەلگا دروستکە ئەمە پرسیارەکەیە بێگوم مەسەلەکان پەیوەستن بە یەکەوە چۆکە وەزارەتی پەروەردە کە خوێندکار وەرەگرێت لە کۆمەلگا وەری دەگرێت بەڵام کاری وەزارەتی پەروەردە ئەوەیە ئێمە بتوانین کاریگەریمان بەسەر کۆمەلگاوە هەبێ بەڵام من لە بواری پەروەردەدا یشەکەم باش شتێکت بە ڕوونکەمەوە هەندێک حاڵەتی دەرونی هەیە کە پەیوەندی بە خوێندنەوە هەیە بۆ نمونە شتێکی پێ دەڵێن ADHD کە ماگایی و نەسرەوتن ئەو کەسانی کە تووشی ئەم حاڵەتانە دێن و بەلایانی کەمەوە بەهۆی جەنگەوە یا غەیرە جەنگەوە دێن ئەو کەسانە کەم تەرخەمیان هەیە کورتبینیان هەیە عجولن ناتوان بە شێوەیەکی ئاسایی بیرکەنەوە ناتوان کە تۆ بەرامبەر مۆستاوی ناتوانانی بیرکاتەوە هەندێک توێژینەوەی دیکە هەیە پێت دەڵێن مەسەلەن توێژینەوەکێ لە زانکۆی تەمەرفۆسی فینلەندا کراوە دکتۆرانامەیەکێ لە زانکۆی نەرویج کراوە باسی 3 مناڵی کەرکووکیەکە و ئەوی تر باسی 153 مناڵی کورد دەکا کە لەژێر هەڕەشەی جەنگ و تونوتیژیە بوون ئەم خوێندکارانە ناتوانن گەڵ بەرامبەرەکانیان هەڵ بکەن کاتێک کار دەکەن ناتوان بەرامبەرەکانیان قوبول بکەن لە ئەنجامی ئەو شەڕەوە ئەگەر بینەوە سەر وەزارەتی پەروەردەی ئێمە لە هەرێمی کوردستانە بە هیچ شێوەیەک ئێمە هیچ دقێک و هیچ دەکومنتێکمان نییە لەسەر ئاستی تیۆری نە لەسەر ئاستی پراکتیک مامەڵە لەگەڵ ئەم منداڵانەیە بکە کە تووشی ئەم حاڵاتاتون باش ئەم منداڵانە ناتوانن تێبگەن ئەم منداڵانە عجولن و هەڵ ناکەن لەگەڵ بەرامبەرەکەیانە ئێمە لە وەزارەتی پەروەردە تا ئێستا لەوە نەکۆڵینەوە باشە بۆ و ئەگەر بڵێ چارەسەر هەیە بەڵە چارەسەرمان هەیە بەڵام وەزارەتی پەروەردە کاری لەسەر ئەوە نەکردووە من پێم وایە لەوە نییە مەسەن خراپن و نایانێ نه بێ ئاگان لەو حاڵەتانە و تا ئێستا بەو حاڵەتانە نەچوون و چارەسەران بۆ دانەناوە دواتر دەگەڕێینەوە سەر ئەوە مامۆستا نەوزاد ئێمە باسی ئەومان کرد کە لە پەروەردە ئەو پەروەردە لەواتێ نەیتوانی بێ ئەو کاریگەریە دروستکە زانکۆ تا چ حدێک توانێت ئەو کاریگەریە دروستکە لەسەر قوتابیەکان بڵێ ئەوە پرسیارێکی زۆر جوان و جەوهریە بەڕاستی ینی منەوە بتوانم باسی با بڵێن ئەو بەشەی خۆم کە چەند ساڵە ئەزبوونم هەیە دەرزی تیاڵێمەوە باسی ئەوە بکەم خۆشبەختانە بەشی فەلسەفە کە لە ساڵی 2007 دامەزراوە لە ساڵی 2010 دەستی کردو بەوانەوتنەوە یعنی یەشێکە لە کۆڵەکیە سەرێکیەکانی پرۆگرامی داڕشتنی پرۆگرامی بەشی فەلسەفە بریتە لە کارکردن لەسەر هزری فرەیی قوبولکردنی یەکتر و جیاوازیەکان و لێبوردەی بەڕاستی تەنانەت لە هەڵبژاردننی مادەکانی پرۆگرامە ئێمە کە فەلسەفە ئەخوێنین فەلسەفە یۆنانیە خوێنین فەلسەفەی ئەوروپی سەردەم و هاوچەرخ خوێنین فەلسەفەی خۆرهەڵاتی و با بڵێن فەیلسوفە موسڵمانەکانە خوێنین هەموو لایەنەکان ئیتر بەڕاستی بڵین بیر و هزری کوردەواریشە ئەخوێنین ینی بە هەوڵماندانەوە پرۆگرامی دروست بکە ئەمانە کاریگەریان دروست کردووە لەسەر تەبعاً کە تۆ ئێمە باسی من 7 ساڵت بۆکەم با بڵین لە 2010 بۆ ئێستا چەند ساڵەکە دەنی
ئەزمموی ئەوەندە ساڵەکات باش ئەوە لە بەشێکە بەڕێزت باسیەکەی ئەی بە شێوەیەکی گشتی لە زانکۆ ئەبێت تۆ سەیری پرۆگرامەکانی خوێندکەین لە بەشەکانی زانکۆیە ئایا تەوەری یاخود فەلسفەی پەروەردە و زانست و خوێندنەوە توێژینەوە چقاکەی لەسەر چیە ئایا لەسەر دروستکردنی مرۆڤ و ژیان دۆستی و ژینگە دۆستیە یاخود ئەوەیە کە تۆ زانکۆ ئیشی ئەوەیە چی بکات تەنها زانیاری با بە خەڵکو و چەند کەسانێک بڕوانە وەرگێت لێرەدا چی ینی ئامانجەکە چی لێرەدا ئەمە پرسیارە جوهریە بکەین ئایا بنەمای خوێندنی باڵا لای ئێمە بچ ئاڕاستەیەکە ئیژەکەت من پێم ئامانجەکە چییە من پرسیارەکە لە زۆنات بەڕاستی ینی ئەوە ناتوانین ئەم بە قسێکی گشتگیری بە ڕەش و سپی بێڵڕین ئەمەیان ئەوە نیە ینی ئێستا پرۆسی خوێندن و خوێندنی باڵا و پەروەردەش لە ئەنجامی ئاڵوگۆڕەکانی بارودۆخی سیاسی و کولتوری و حەزەکەم پرسیارەکەی من ئەوەیە کە ئەگەر پەروەردە نەتوانێت لە کاتێکا کە پەروەردە و فێرکردنە نەتوانێت کە ئەو مناڵانە بە ئاراستەیەکا ببە ئایا زانکۆ ئەتوانێت تا ڕادەیەک لە تەمەنێکا کە ئەکەونە نزیژی 18 ساڵ و لە 18 ساڵەوە دەست پێکەن زانکۆ ئەتوانێت زانکۆ ئەتوانێت ئەوە لە ئەو لێبوردەیە لە ناو قوتابەکانیا دروستکە ئەگەر تۆ پێ دوابێت زانکۆ لە 100 ناتوانێت ئەو گۆڕانکاری بکەوێت چونکە بەپێی مامۆسا لە بواری زەروناسیان زانێت تۆ تەلەبێک تەمەنی 18 ساڵە تازە کەسێتی شقلی گرت و فۆڕبی گرتووە لە کۆڵان پەروەردەکراوە شوێنە گشتەکان میدیاکان ماڵ و خێزان و جا قوتابخانەکان ئەمان هەمووی تەسیری هەبوو کەسێتی داڕشت و هاتووە یعنی من کەسێکی حاضر هاتووە بەردەستم بەڵام زانکۆ ئەتوانێت تا ڕادەیەک ناڵێن 100% تا ڕادێشی باشکاریگەری هەبێت لەسەرکردنەوەی پرسیارەکان بیرکردنەوەیکی ڕەخنەگرانە تێگەیشتن جانی لێبوردەی و قوبولکردنی جیاوازەکان بەڵام لە ماوەی 4 ساڵا کەمە بتوانیت ئەوە بکەیت بۆ نمونە لەوانەیە لە ساڵی یەکەمان نەکەین ساڵی یەکەم و دووهەم و سێهەم بەو سیستەمەی کە ئێمە بەڵێن لە بەشی پەروەردە ئیشی لەسەر دەکەین بۆی تەلەبە فێری بیری جیاوازی بیرکردنەوە و خاوەنی پرسیاری خۆی بێ خۆی بە پرسیار بزانێت لەوانەیە پێ بچێت معنی من زۆر جار تەلەبە هەبوو لە بەشی ئێمە دەرچووە توتی مامۆستا کە لە بەشی فەلسەفە ساڵی چوارەمی تەکەوە دوای وتێتی ئێستا تێگەیشتوم چییە بڵێ ئەگەر باسی کەسایەتی مامۆستاکە نەکەین وەکو کەسایەتی بەڕێزدیا کەسایەتی مامۆستایەک و کاریگەریەکانی لەسەر قوتابی زانین بڵێ باسی میتۆدەکە بکەین کە ئەو میتۆدانە یارمەتی دەرن بۆ ئەوەی کە ئەو کولتورە بچەسپێ لە مێشکی قوتابیەکان یارمەتی دەری ئەتوانی بڵین تاوکردن بەڕاستی ئەنی ئەمە بێ زانکۆ و پێش قۆناغی زانکۆ کە پەروەردە و فێنکردنە بێکەوە بەسین یەکتر تاواکرد بن ئەگەر تۆ تەلەبەیەک لە منداڵی و لە قوتابخانەیەک هەر بزێ و بێت و شەڕی کردی بێت و لەسەر بیری یەکتر قوڵ نەکردن و بەردەوام لە ئاراستە کرابێت لە دەرەوەی قوتابخانە ئاراستە کرابێت کاتێکە هێتە زانکۆش بە هەمان بیرکردنەوە هێتە زناو زانکۆ ینی ملەوانەیە کێشەم هەبێت لەسەرەوەی تەلەبەیەک کە لە کۆمەڵگە و لە خێزانێک هاتووە لە ناو زانکۆشە بە هەمان عەقڵ و درێژکراوەی کۆڵانەکەی خۆیەتی ینی بۆ من زەحمەت بێت من بتوانە لە ماوەی 2 سەعاتە ئیش لەسەر ئەو تەلەبەیە بکەم زەحمەتە بەڵام وەکو وەڵام ئاڕاستە گشتێکە و پرۆگرامەکەی خوێندن ئەوە تەسیر و کاریگەریی گەورەی هەیە کە تۆ تەلەبە بەو بارایە بەریت کە بیر بکاتەوە بەڵام تۆ بێ لە پەروەردە دەست پێ بکەی لە قۆناغی سەرەتایی با بڵێن لە باخچی ساوانەوە دەست پێ بکەی بەڕاستی مامۆستا سعید پێ وایە ئەوەی کولتوری ناو کۆڵان کولتوری ناو خەڵک کاریگەری بەجێ هێشتووە لە ناو میتۆدەکانی خوێندنە لە پەروەردە بڵێ زانی چۆنە با سەرەتاوە بڵێم یان ئێمە نابێ بەڕاستی لە پرۆگرامێکی وا کە دانیشتین حکمێکی زۆر مطلق بدەین من پێم وایە دەبێت وەکو ئێمە باسی شتەکانەکەین بۆی پرسیارەکان کۆمەڵێک توێژینەوە با بڵێن ئەتوانین بڵێن پەروەردە لە فلانە ڕەهاند ئەوەی بەڕێزت لە پەروەردای ئەمانەوە ئەوە بزانین کە بەپێی ئەزمموی خۆت ئەو کاریگەری کۆڵان کاریگەری ئەو کۆمەلگا گشتیە هەیە لەسەر میتۆدەکانی خوێندن لەسەر قوتابخانەکان لەسەر قوتابخانە و کردارەکان لەسەر ڕەفتار و سلوک بڵێ بەڵام چۆن یان ئێمە لەسنەوە پرۆگرام نەخێر من پێم وایە کێشەکە کەمێک گەر مەجاالیەوە بدەی من ئەمەوێ باز لەوە بکەم کێشەکە لە سەرەتا لە تێڕوانینێک گشتیەکەی لە فەلسفەی پەروەردەیە ئەمە ینی ڕەنگە لە بەوەی کە ئێستا پرۆگرامێک دانراوە لە جێبەجێکردنی ئەو پرۆگرام وەک خۆی تاحدێک ڕەنگە کەم و کورتیوانش هەبێ کێشەکە لەوەیە نییە کێشەکە لە جەوهری تراویش بوێت تێڕوانین و فەلسفەی ئێمە بۆ پەروەردە چییە یعنی تا ئێستا ئێمە با بڵێن پرۆسەی پەروەردەمان پرۆسەیەکی فێرکردنە نەک پەروەردەکردن تۆ کاتێک ئەتەوێت تاکێک لە کەسێکی تونوتیژ کەسێک کە جیاوازەکان قبول ناکە وای لێ بکە کەسێکی نەرم و بیر و باوەڕی نەرم و قبولکردنی جیاوازەکانی بەو ئاراستەیەدا بێ پێویستە پرۆگرامی عقلی پێویستی بە کۆمەڵێک پرۆگرامی پەروەردەی مامۆستا باسی
باسی زانکۆ ناکەین ڕەنگە لە زانکۆوە کە ئەگاتە 18 ساڵ وەکو مامۆستانە و زادوتی کەساتەکەی دروست بوو بێ بەڵام لە بەڕاستی لە سەرەتایی و لە ڕەوزا ئەوانە هەویرێکن نەتوانی کاریان لێ بکەیت و کەسایەتیان هێشتا دروست نەبووە بەڵێ بەتاکی ئێمە بۆیە زۆر منیش هەر ئەوواڵم ینی من ئەڵێم ئەبێ سیستەم و پرۆسی پەروەردە بەجددی پەروەردە بێت چۆنیەتی مامەڵەکردنی مرۆڤ لەگەڵ مرۆڤەکانی تر لەگەر دەوروبەر نەگەوە تۆ بێ کۆمەڵێک حاڵەتی ینی میتۆدە کۆمەڵایەتیەکان چ کاریگەریەکیان هەیە لەسەر ئەم قوتابیانە پێم وایە مێژووە و نیشتیمانیە و ئاینە و ئەمانە چ کاریگەریەکیان هەیە لەسەر ئەو کولتوری لێبوردەیە لە زۆرکەم ئەوەی منداڵێک کە ئەیبینی ئەوەی کە ئەیبینی و ینی ڕۆژانە دەسوپەنجەی لەگەڵ نەرمەکە ئەوە کاریگەری و دەرەنجام و ئەوە نێ زیاتر لەسەرەوەی کە لە پرۆگرامێکە لە نێو کتێبێکا چی نووسراوە لەبەرەوە چەند سعاتێک لە قوتابخانە ئاباتە سەر مناڵ ئەو چەند مەبەستم لە چێ ینی بۆ نمونە کاتێک قوتابی لە نێو پۆلدا هاوڕێیەکانی خۆیە بینیت بکە پەروەردەی بابڕێن لە خێزانەکەیەوە هاتووە لە کۆڵان و گروپی هاوڕێیانەوە هاتوۆتە ناو پۆلەکەی و ئەمانە بینی و ڕفتار و هەڵسوکەوتی ئەمانە بینێت بۆ نمونەیەکی زۆر سادە کاتێک کەسێک بین کەمێک لە ڕنگ و ڕوخساریە ئەسمەرە ینی ڕەش پێستە یان سوزانم ئەسمەرە کاتێک منداڵێک لە نێو پۆلدا ئەبینی ڕەتفعلی ئەوانی تر بۆ ئاراستەیەکە گاڵتەی پێەکەن ئەگەر هەمان ینی لە هەمان پۆلدا مامۆساژ بابەتێکی بۆ باس بکات کە ئەبێ ڕێز لە جیاوازی ئەمانە بگری کامی کاریگەری زیاترم نەمەی مامۆسەفایق ئەوە جواب داتەوە ینی ئەوەی تەڵەبەکە خۆی بە ئەکت و فعل ئەیبینیت یانەوەی کە بۆی باسەکرێت بەسم لەوە یەک شتە ینی ئەبێت مەوزوعی گۆڕینی بیر و باوەڕ گۆڕینی هەڵسوکەوت گۆڕنی تێڕوانین وەبردننی بەرەو ئاراستەیەکی جیاواز بۆی کە ئێمە ئەمانەوێت ئەبێت هەمەلایەنەیە ئەبێت کاریگەری با بڵێن لە زۆر لایەنەوە کاری تێ بکرێت تا کاریگەریەکەی قوڵتر بێت لەبەرەوە تەنها پەروەردەنیە بەڵێ پەروەردە پێویستە ئەوەی لە کۆڵان و قوتابخانەکانە گوزەرێ و ئەگەر با بڵێن نازانستی یان ناپەروەردەی بن ئەبێت لە کاری پرۆگرامی وای هەبێت وە کادیری وایە بێت کە کاریگەری دروست کات بەسەر قوتابیانە بۆەوەی کە بیان گونجێنێ بەڵام لێرە حتمما لە بەرەنجامی کۆمەڵ هەم تێڕوانی هەم فەلسفەی پەروەردەیی هەم ئەو عواقی و بربەستانەی لە بواری هەم پرۆگرام هەم کادیر هەموو با بڵێن بینا هەموو ئەو شتانێکە هەیە ئەوانە هەمویان بربەستن بەڵام من ناتوان بڵێم کۆڕان لە نێو قوتابخانە لە نێو پرۆگرامی قوتابخانە دەوری هەیە بەڵێ لە ناو ڕفتارەکانی ناو قوتابخان لە ناو ئەکتەکانی منداڵان و قوتابیانی ناو قوتابخانە بێگومان وجودی بەڵێ سپاس دەکەم مامۆستافایق ئەو کولتورە سیاسیی کە هەیە ئەو خیتابە سیاسیی کە هەیە ئایا ئەوان کاریگەریان لەسەر ئەو پەروەردە تونند و تیژە کردووە لە ناو خەڵکە؟ بێگومان ئەم هەموو بزوتنەوە شەڕژگەڕەکانی جیهان بەلایەکدا کە هەوڵ دەدەن مەسەڵەن وێنەیەکی جوان ببەخشنە ئەو جیهانەی کە هەمانەیە با بڵێن ئازادی بەرهەمبێنن بۆ ئەم وڵاتە لەلەت بەدیوێکی کەدا گرفتێکی دەرونی زۆر گەورە بۆ تاکەکانی کۆمەلگای ئەمە هینەکەن لەبەرەوەی سیاسیەکان لە هەموو وڵاتەکانە کە شۆڕشەکەن لەبەرەوە ئەو گوناحە دەخەنەوە واتە لە ڕوانگەی دەروونناسیەوە تاچی ئێمە تووشی تونوتیژی ئەەکەن لەبەرەوە ئێستا کە کاتی هەیە دەبێ ئەوە قەرەبووی خەڵک بکەنەوە و ئەو گوتارە سیاسی کە هەیە بە تەواوی من لە قەنەعەتی شخصی خۆم وایە بەبێ ئاگایی یا بە ئاگاییەوە ینی هاوکاری ئەوە ئەکەن کە کولتوری هەڵنەکردن لەگەڵ یەکا بەتایبەتی ئێستا مامۆستافایق ئەبینین کە قوتابیەکان نەوەیەکی مناڵن ئەوان کراون بەڕاستی وەکو بارمتە بەکارەهێنرێن لە ناو ئەم سراعە سیاسی ئێستا هەیە خەریکە قوتابیەکانە بنە ئەمە چ کاریگەریەک دروستەکە لەسەر هزری ئەو مناڵانە لە داهاتووە کە ئێستا ئەوان بەشێکی گەورن بەهۆی ئەوەی کە خەریکە ساڵێکی خوێندنە پێم وانە من پێم وانە ئەو مەسلەیەتەوە و مەسلەیەکی جیاوازە لەم تۆرە ئێمەوە لەبەرەوە من خۆمی لێ پارێزم بەڵام من پێم وانە من لەگەڵ تا هاوڕانیم مەسلەی بارمتەگرتن و ئەوان ئەمە پەیوەندی بە باسەکەی ئێمەوە نییە ئەمە پەیوەندی تەواو بە شتێکیکەوە هەیە بەڵام ئەگەر بێت و ئێمە باس لە چارەسەر بکەین من پێم وایە مامۆستا نەجات ڕاستی کرد لە زانکۆ شتێکی ترە زانکۆ لەسەر ئاستێکی کەیشەکە ئەرکی هەرە سەرەکی قوتابخانەیە لە پاخچەی ساوایانەوە تا پۆلی 12 کە تەواو دەکەن
ئەرکی ئەوانە ئەو کولتورە بڵاوکەنەوە و خەڵکەکان بگۆڕن و چۆن دەکرێت پرۆگرام شتێکی زۆر گرنگ نییە بەلای منەوە ئەوەی کە گرنگە بەلای پرۆگرامەکان ئاخر ئاینە کۆمەڵایەتیە مێژووە من ئەوانە مەبەستمە ئەو میتۆدانە چۆن کاریگەریان نییە ئاین چۆن کارەگەری نییە مێژوو چۆن کاریگەری نییە لەسەر ئەو خەڵککردنی ئەو لێبوردەیە لە ناو مناڵەکانە بەڵە کاریگەری هەیە دروستە اینجا من مەبەستم ئەوەیە لە ئەڵێم ئەو کاریگەریە چۆن ئەو کاریگەریە دروست بکەین لە ئەوەی کە ئەو سراعە سیاسیە ئەوەنە کاریگەری نەبێ لەسەر ئەو مناڵانە دەزانی چۆنە ئیشی سیاسەکان لە چیا دەبن لە هەموو وڵاتێکا سیاسەکان حکوومەت دەگرن بەدەستەوە وەزارات دەگرن بەدەستەوە کاری سەرەکی ئەوان ئەوەیە بەرنمەیەک داڕژن بۆ وەزارەتی پەروەردە کە ئێمە کۆی ئەو فاکتەرانەی کە کار لەم پرۆسەیە دەکەن کە بەڕێزشت باسییان دێکت کرد کە کارەوە لە قوتابخانە کاری لەسەر بکەین چونکە من ئێستا بەش بە حاڵی خۆم وەکو وانەگوتنەوە نا بەڵام وەکو پرۆژە کار لەگەڵ باخچەی ساوایان و کار لەگەڵ قوتابخان مناڵە هەرە وردەکان دەکەم چۆن ئێمە کولتوری لێبوردەیی بەرامبەر بۆ نمونە موسڵمانەکان کە دێنە ئەوروپا چۆن کولتوری لێبوردەییمان هەبێ چۆن هەڵکردنمان هەبێ ئیشی ئێمەیە لە وەزارەتی پەروەردە و کارە بکەین و وەزارەتی پەروەردەش لەبەرەوەی سیاسیە کەواتە ئیشی حکوومەتە هەموو ئەو فاکتەرانە دەبێت کۆکاتەوە و ئیشی لەسەر بکە لە وەزارەتی پەروەردەی کوردستانە ئەوە کاری لەسەر نەکراوە وەک چۆن ئێوە باسیەکەن کە لە سویدا لە بەرامبەر بە هیچ شێوەیە بە هیچ لە مەبەست لە هەرێمی کوردستانە بەڵێ لە هەرێمی کوردستانە مەبەستم ئەو ئەزمونە لە هەرێمی کوردستان نەکراوە لە وەزارەتی پەروەردە لە هەرێمی کوردستان نەوەڵا یعنی من حەقم بەسەر ڕێکلامی سیاسیین و من پیاوی زانستم بە ئیش لەسەر زانست و توێژینەوە ئەوانە دەکەم بە دۆکومنت پێت دەڵێم کار لەسەر ئەوە نەکراوە من حەقم بەسەر کاری ڕووکەشیەوە نیە بەڵام کار نەکراوە مامۆستا سعید ئێوە لە وەزارەتی پەروەردەن و مامۆستا فایق سعید کە من پێم وایە ئەمە زۆر مطلق بوو ئەم قرارە بۆن منە هەر ئێستا من بەر لەوەی بێم بۆێرە ئەمە چەندین کۆبوونەوەکەین وێنەری وەزارەتی لە نێو پرۆژەیەکە کە پێداچوونەوە بە بابەتی ئاین و ئاین ناسیش زیادکردنی ئاین و چەندین دانیشتنی بۆ کراوە بەڵام مەوزوعەکە کەمێک قوڵە لەبەرەوە تۆ ئەگەر پرۆگرامیش باشەکەی یان با بڵێنەکەی پرۆگرامێکی لێبوردە و جیاوازی قبول کراو کە جیاوازی قبول بکات ئەبێ کادیرەکانیش ڕابێنی ئەبێ ئەو کادری کە وانەکەی چێتە بەردەست باوەڕی بەوە هەبێت کە بۆن منە وەک چۆن باسی ئاینی ئیسلامەکە کاینی زۆرینە بێ باسی بۆن منە ئاینی یەزیدیش بکات وەکو ئەمە وەکو بابەتی ئاین ناسی بۆن منە بەڵام بۆیە من پێم وانە کار نەکراوە بە مطلقی بەڵام ڕەنگە حتمما کەم و کوڕی زۆر هەیە وە کەم کار کراوە بەڵام من لەگەرەوە نیم ئەی کاریگەریەکان تا چڕاتێکن کاریگەریەکانی بێگومان کاریگەری هەبوو چۆن کاریگەری نییە ئەمە هەر بەلایەنە ئیجابی کاریگەری بەلایەنە ئیجابیەکەی من هەر فەزلی بۆ پەروەردەش ناگەڕمەوە بۆ هەموو خیتابەکانە گەڕمەوە بۆ هەموو ڕەهەندەکان ڕەهەندی ئاینی و سیاسی ئەمانەش لە پێکەوە هەڵکردن لە جیاوازی لە نێو ئاین و نەتەوە جیاوازەکان پێم وایە کولتورێکی جوانمان هەیە پێم وایە پێکەوەژانێکی جوان هەیە لە کاتێکا کە بەدیوە سلبیەکەش کاری لەسەر کراوە بۆی کە کۆمەڵێک تیاری ئیسلامی و تومڕۆ و ئەوانە کاریان لەسەر تێکدان و ناشرینکردنی ئەم جیاوازیانە کردووە حرامیان کردووە یەکتر قبولکردن بەڵام لە هەمان کاتە خەڵکە بینێ بەیەکەوە ئاینی جیاوازن و لە پۆلێکە دانیشن و قسەژەکەن ینی پێم وایە وەک واقع ئەمە پێکەوەڵکردنمان هەیە بەڵام کاری زیاتریە بێ و فەزلەکە شەر پەروەردە نیە ئێمە زۆر سپاس دەکەم ئێمە کاتمانوە تەسکە بێتەوە مامۆستا نەوزاد پێت وایە لە ئەنجامی ئەم قسانەمان ئەو کولتوری کە لە ناو ئێمە هەیە کولتورێکی عەشوائیە یان پرۆگرامێک هەیە بۆ ئەوەی لە پەروەردە و لە زانکۆ و ئەمانە لێبوردەیەک و پێکەوە هەڵکردنێک بڵێ خۆی سەرەتای قسەکان من وتم ئەمە فاکت و واقعێکی مێژووی جوگرافیە یا سروشتیە ئێمە ئەو پێک هاتە جیاوازانەمان هەیە لە کوردستان ئەمە خۆی لە خۆیدا دەستکەوت نییە دەستکەوتەکە لەوەدایە تۆ چۆن ڕێژێ خەیتم جیاوازیانە ئەمە لەلایەک دووهەم ئێمە ئەتوانین مەسەلەی دیموکراسیش بریتە لە فۆرمێکی پێکەوەژیانی لێبوردەیانە لەگەڵ جیاوازیەکاندا
کێشەکە لەوەدای ئێمە گەر سێری کۆمەلگەی کوردەواریگەین کۆمەلگەی کوردەواری لە ئەقلێتی خۆیدا هەمیشە لێبوردەیە میوان دۆستە بەرامبەر کەسێکی نامۆی غەریبە کێتە ناوێ باوەشی بۆ کاتەوە بەڵام ئایا بەرامبەر هاوزمانەکەی خۆت کە بیرکردنەوەی حیزبی و سیاسی و ئایدۆلۆژی و بیر و باوەڕەکەی جیاوازە لێ قوبوڵەکەیت ئەوەی کە ئێستا لەم ساتەوەختەدا ململانەکان ئەبینەوە ئێمە ئەستەکەین تەنگە نەفەسی زۆر بووە بەر با بڵێن سینەمان فراوان نییە بەرامبەر یەکتری قوبولکردن نەماوە بەرەو یەکتر سڕینەوە ئەڕۆین ینی ململانەکان لە باتی ڕێخستن بێت بە ئاڕاستی دموکراسی بەڵام هەر حەزەکەم ئەو پرسیارەشت لێ بکەم ڕاگەاندن چ دەورێکی هەیە لەم بابەت من پێم وایە تۆزێک ناتوانین ئێمە بڵێ هەموو ڕاگەاندنەکان خراپنیان باشن بەڵام بەگشتی ڕاگەاندنەکان تۆزێک ئیش لەسەر شتی زەق و نامۆ ئەەکەنەوەی کە تۆزێک جانی لێبوردی ئەو پەیوەندیانە ئەبچڕێنە تۆزی ئەوانە زەخەکەنەوە وەکوایە جۆرێک ئەمە لەمەی خەڵق زیاتر تەماشایکە و سەرنجڕاکێ شەرتێ بێت ینی من هەز ناکەم میدیاکان بە ئاڕاستی کەمکردنەوەی تونند و تیژی و بەهێزکردنی جانی لێبوردویشکن و جانی یەکتر قوبولکردن زیاتر بەرەو لێکتر ئازادنەکە و دابەژبوونەکە تۆزێک لەو بەو ئاڕاستەی ئیژەکەن پێم وایە بەگشتی ئەگەر بڵین ناڵێم هەمووی 100% با نەبێت بەڕەهایی بڕیارەکەنمان بەڵێ سپاس مامۆستا فایق سعید وەکو دوایین سەرنجتان ئێستا لە حاڵی حازلیریا ئەو مەسلەی پێکەوە ژیان و بەیەکەوە هەڵکردنە لە کوردستان بەگشتی و لە کەرکووک کە ئێوە لە چەقی ئەو پێکەوە ژیانەدان لە کەرکووک بەگشتی چۆنی ئەبینن من لە هەسارەیەکەوە نەهاتوم ڕاستە من نیوەی تەمەنم لە دەرەوە بەسەر بردووە و ڕەنگە تێڕوانینشم جیاواز بێ لەگەڵ هەندێک کەسی کەیە بە حکمی ئەوەی من لەسەر ئاستێکی زانستیش دەکەم یعنی ئەمانە حاڵەتێکی خۆڕیسکە من دەیبینم و حاڵەتێکە هەر بووە لەوەتی من دەیبینم و حاڵتە خۆڕسکە نێوان خەڵکا هەبووە و دەرەنجامی توێژینەوە و لێکۆڵینەوە و کارکردنی وەزارەتەکاری پەروەردەی عێراق یا هەرێمی کوردستان نەبووە ئێسش با مۆسەباسی دەروون ناسی کردووەوانە ئاین ناسی کرد یعنی ئاین ناسی کارێکی تا ئێستا ئەو تۆی پلەسەر نەکراوە لە هەرێمی کوردستانە من پێم وایە من خۆم لە ناو ئەو باسەیە بوومە لە کۆنگرەی پەروەردەی دوو کۆنگرەی پەروەردەی ئەخیرا ناو باسەیانە بوومە کاکە خەڵکی ئێمە خەڵکێکی ئاین پەروەرە خەڵکێکی ئێمە حەزی لە پێشکەوتن نییە پێشکەوتن قبول ناکە یعنی حکوومەت وەزیرێکە هێنەیە تۆزشتی پێشکەوتووەکە ڕێگەی لێ دەگرن تەماتەبارانی دەکەن ئەوانەی کە دەمانوێت تۆزێ ئاین چاکەینەوە لە مەسلەی بیکەینە ئاین ناسی لە جاتی ئەو پەروەردەی ئاینیە بەڕوومانە هەڵدەشاخێن قبول ناکەن کۆمەلگای ئێمە قبولی ئەوە ناکات بە ڕووکەش دەڵێ بە لە قبولی دەکەین لەبەر پەیوەندەکان ڕووکەشین بەڵام لە فعلیە قەت ئەوە ناڵێ و من ئەمەی کە تۆ پرسیارەکەی تۆی کرد من دەیبینم حاڵەتێکی ئاسایی سروشتیە و لەسەر ئاستی زانستی من قسەت دەگەڵا دەکەم نییە و کەسیش ناتوانێت پێم بڵێ ئەو توێژینەوە زانستی ئەو برادەرە کە باسی کرد لە وەزارەتی پەروەردە من لە وەزارەتی پەروەردە هاوکار بوومە چەندێک یعنی نییە کاکە توێژینەوەی زانستیت نییە تۆ کار لەسەر ئەوە بکەیت ئەمەی تۆ باسیەکەی حاڵەتێکی ڕووکەشە بەڕێزت لەوانەیە قەنەعەتت پێ بێ یایکی تر بەڵام من وەکوێکێکی زانست وەکو شارەزای بواری زانستی و نیوەی تەمەنم لە دەرەوە بەسەر بردووە و ئەمانە کاری توێژینەوەی زانستی نین ئەمانە ڕووکەشین بەس زۆر سپاس دەکەم مامۆستا سپاس بۆ ئامادەبوونی ئێوە سپاس بۆ ئێوەشکە لەگەڵمان نابوون و تا بەرنامەی داهاتوە و کاتێکی خۆش